بە ژمارەیەکی کەم لەو شانە هەنگانەی ماویانە ڕۆیان لە دوورگەی کەنگەرەکان کردووە. لە دوای بێهیوایەکی زۆر ئەم ناوچە بۆ تاکە پەناگە بۆ دووبارە بژانەوەی بەرهەمی هەنگوینەکانیان. هەنگەوانەکان دوای هەڵسەنگاندنێکی ورد ئەم دوورگەیان هەڵبژاردووە. لێرە دووبارە هەنگەکانمان گەشت دەکەنەوە و دەکرێت قەرەبووی ئەو هەزاران شانە هەنگە بکەینەوە کە لە دەستمان داون. بەهۆی ئەوە گرەی ساڵی ڕابردوو لە ئوسترالیا کەوتەوە بۆ چەند مانگێک بەردەوام بوو. ئەو وڵاتە بەشێکی زۆری ڕووبەری دارستانە چڕەکانی لەدەستدا و هەزاران هێکتار زەوی کشتتوکاڵی سووتان. هەموو جوتیاران و ئاژەڵداران دووچاری زەرەر و زیانی گەورە هاتن. هەنگەوانانیش بێبەش نەبوون لەو زیانانە. ئێمە نامانەوێت تەنها گرنگی بدەین بە بژاندنەوە و زیادکردنی شانە هەنگەکان و زیاترکردنی بەرهەمی هەنگوین، بەڵکو دەمانەوێت دووبارە ئەو ناوچانەش سەوز بۆش بکەینەوە کە زیانیان بەرکەوتووە. ئەوەش کارێکی زۆری پێویستە و ئاسان نییە. بۆم ساڵ پێدەچێت ئەو هەنگەوانانە زۆر گرنگی بە بەرهەمێنانی هەنگوین نەدەن، بەڵکو زیاتر ئامانجیانە قەرەبووی ئەو ژمارە زۆرەی شانە هەنگەکانیان بکەنەوە کە ساڵی ڕابردوو لە ناوچوون. بۆ مەبەستە بەنیازن ژماری شانەکان لە 380 شانەوە زیاد بکەن بۆ 800 شانە. لەم کاتەدا دەمانەوێت هاوکاری سەرەتایی هەنگەوانەکان بکەین بۆ دووبارە دەستپێکردنەوەی کارەکانیان، ئەویش لە ڕێگەی دابینکردنی پێداویستەکانیان. لە ڕاستیە پێویستە مرۆڤ خۆی لەگەڵ گۆڕانکاریەکاندا بگونجێنێ، وردە چارەسەری کێشەکان بکات. زیاتر لە 4000 شانی هەنگ بەهۆی ئاگرەکەی ساڵی ڕابردووی ئوسترالیا لە ناوچوون کە دەکاتە 1/4 کۆی گشتی ژماری شانە هەنگەکان لە ئوسترالیا. ئەوەش زیانێکی گەورەی بەژێرخانی ئابووری و ئاستی بەرهەمێنانی هەنگوین گەیاندووە لە وڵاتە.